ڕاپۆرتی نوێنەری تایبەت ڕۆبەرت مولەر لەسەر لێکۆڵینەوەکان لەباری شیانی دەستێوەردانی رووسیا لە هەڵبژاردنەکانی ئەمریکا ڕۆژی پێنجشەمە بڵاوکرایەوە و تایدا ئاماژە بەوە دەکات سەرۆک دۆناڵد ترامپ هەوڵی بە زۆرلادانی مولەری دابوو، ئەمەش لە کاتێکدایە کە دیموکراتەکانی کۆنگرێس مشتومڕیان هەیە لەسەر خەملاندنەکانی وەزیری داد و داوا دەکەن مولەر لە بەردەم کۆمیتەی دادوەری ئەنجومەنی نوێنەران گەواهی بدات. بەڵام تیمی یاسایی ترامپ دەڵێن ئەنجامی لێکۆڵینەوەکە سەرکەوتنێکی تەواوە بۆ سەرۆک ترامپ و بۆ ئەم مەبەستە کورت کۆنێکشن میواندارێتی دکتۆر کرمانج گوندی سەرۆکی بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی تێنسی دەکات. دکتۆر کرمانج، سپاس بۆ بەشداریکردنت. سەرەتا وەکو لە ڕاپۆرتەکەدا گوێمان لێبوو سەرۆک ترامپ دەڵێت خۆشحاڵە بەوەی ڕاپۆرتەکە دەری خستووە نە پیلانی ژێربەژێر هەبووە و نە ڕێگری لە دادپەروەریش کراوە. تۆ دەڵێ چی؟ پێت وایە ڕێگری نەکراوە لە دادپەروەری بە لەبەرچاوگرتنی ئەوەی کە ڕاپۆرتەکە دەڵێت هەوڵی لابردنی مولەر دراوە چەند جارێکیش؟ هەردوو لای کراوە. پێم وایە لەبارەی obstruction of justice کە ڕەهەندێکە تۆ گوشار دەخێ سەرخەڵکانێک کارگەرێک بکەن لە بەرژەوەندی تۆ بە دژی کەیسێکی دیلایەنێکی دیتر کە لە مودایەکی قانونی وەرگرتیە ئەو مرۆڤە گوشاری خستۆتە سەر دەوروبەری خۆی کە درۆ لەگەڵ میدیا بکەن، درۆ لەگەڵ کۆنگرێس بکەن. ئەوەی دان مەگان مەگاهن کە ئاماژەتان پێکرد ئەوە یەکە کە لەو بابەتانەی کە هێما بە obstruction of justice دەکاتن. پاشان ئەوانە زانیتیان رووسیا دەستکاری هەڵبژاردننی کردووە لە ڕێگای ژمارەگەلێکی تویتەر و فەیسبوک و ئەو جۆرەشتانە. ئەگەر ئەوانە ڕەنگ و تیمەکەی ڕاستگۆبان وڵات پارێزتربان لەوەی کە نیشانی دەدەن، ئەمریکایی تربان لەوەی کە نیشانی دەدەن، بۆچی پەیوەندیان بە FBI نەکرد کە بڵێن ئێمە شتێکی وامان زانیە داوا دەکەین ئێوە لەو بارەیە بکۆڵنەوە؟ نەیان کرد، خۆیان لێ بێدەنگ کرد کە بە سوودیوان تەواو بوو. پاشان ئەوەی ئەگەر ئیجازەم پێ بدەیت ئەوەی کە مولەر دەڵێت مولەر کۆتایی بە لێکۆڵینەوەکەی خۆی نەهێنا. مولەر ئەرکەکەی لەبەر ئەوەی کە درێژ دەبووە ئەگەر سەرۆکی سەفیرەت بکردبایە و بانگهێشتی کردبایە و بیخستبایە بەر لێکۆڵینەوەی قانونی وەکو شەخصی ترامپ دەڵێ مەودایەکە زۆر درێژتر دەبووە لەبەر هەندێک کارەکەی کاری تەواوکردنی ئەو لێکۆڵینەوەی بە کۆنگرێس سپاردیە و پێشم وایە کۆنگرێس ئەو شتە دەکاتن. باشە ئێستا باشە دکتۆر کرمانجێستا وەکو ئاماژەم پێکرد پێشتریش دیموکراتەکانی کۆنگرێس ئێستا داوای ئەوە ئەکەن کە مولەر بچێتە بەردەم کۆنگرێس و گەواهی بدات. جا پێت وایە ئەمە شتێکی تری لێ ئەکەوێتەوە ئەم گەواهیدانەی مولەر؟ پێم وایە شتێکی تری لێ دەکەوێتەوە. خۆ تۆ تەماشای ڕاپۆرتەکە بکە ئەوەی کە بڵاویان کردەوە دوێنێ لە چەند جێگە ڕەش کراوەتەوە. بەڵێ باشە ئەگەر ئەوانە شتێکیان نەشاردۆتەوە بەڵام ئەڵێن ئەو شتانە پەیوەندی با بڵێن بە پاراستنی ئاسایشی ئەمریکاوە هەیە، ئەو شتانە مەترسیە بۆ سەر ئاسایشی ئەمریکا بۆیە بڵاو نەکراونەتەوە. خۆی ئاسایشی ئەمریکا ئەو مرۆڤە ئاسایشی ئەمریکا هێناوەتە بەژێر پرسیار لە نەتیجەی ئەو ڕەفتارەیە کردویتی. ئەو جێگەیانەی کە پەیوەندیان بە جووریوە هەیە بەو لێژنەی چاوەدێری قانونی کە بڕیاری کەیسەکە دەدەن، جودا لەوە ئەوانی دیکە دەبێت هەمووی وەکو خۆی بخرێتە بەرچاوی میلەتی ئەمریکایە. ئەم پێشم وایە کۆنگرێس ئەو شتە دەکاتن چونکە کۆنگرێس هاوتەریبی سەرای سپیە، هاوتەریبی سەرۆک ترامپە نەک لە خوار ئەوە. دەلایەکی دیکە ئەوەی کە بار قسەی کرد دوێنێ ئەمن سیمای ئەو مرۆڤە ئەو یەک لە پارێزەرەکانی جولیانی ئەمن سیمای ڕوودی جولیانیم لە سیمای ئەو مرۆڤەدی کە وەکو پارێزەرێکی ترامپ هات جارێکی دیکە لە بۆ شێواندنی ڕاپۆرتی مولەر درۆی لەگە خەڵکی ئەمریکا کرد لە وەختێک ئەو مرۆڤە وەکو وەزیری دادی میلەتی ئەمریکایە دەبی چاوی
لەسەر هەر هەنگاوێک و هەر وشەیەکی کە دەیڵێتن هەر هەمووی لە بەرژەوەندی ئامریکا و میلەتی ئامریکایە تەواو بیتن مەخابن و دوێنێ وەکو پارێزەرێکی ترامپ قسەی دەکەن. بەڵێ باشە دکتۆر کرمانج دەمەوێت پرسیار لەسەر ئەوە بکەم ئەم لێکۆڵینەوەیە زیاتر لە 2 ساڵی پێچوو وەجگەلەوەی کە زیاتر لە 2 ساڵی پێچوو با بڵێن پارەیەکی زۆریشی تیاسەر بوو بە هەزاران وتوێش کراوە بە هەزاران بەڵگەنامە هێنراوە ئایا تۆ پێت وایە ئەم لێکۆڵینەوە دوور و درێژە شتێکی وا ئەو تۆی دەرخست بۆ گەلی ئەمریکا؟ بەڵێ ئەوەی کە ئەو چارپەت لاپەڕەی کە بار جاری یەکەم نیشانیدا لەگەڵ ئەوەی ئەو زانیاریانەی کە دوێنێ کەوتنە بەردەستی خەڵکی ئەمریکایە جیاوازیەکی زۆر هەیە ئەوەی کە بار بە خەڵکی ئەمریکای گوت کە تەواو بۆ هیچ شتێک نەماوەتەوە پرێزیدنت ترامپ لە هەموو شتێک باشە ئەنجامەکەی چییە بێ ئەنجامی ئەمە چییە بێت؟ ئەنجامەکەی پێم وایە کۆنگرێس درێژە بە لێکۆڵینەوەکە دەداتن پێم وایە شتی زیاتریش دەکەوێتە بەردەستی خەڵکی ئەمریکایە و لە نەتیجەش لە ساڵی 2020 میلەتی ئەمریکایە بڕیار دەداتن داخوا ئەو زەلامە لە سەرای سپی بهێڵێتەوە یان بینێریتەوە ماڵی خۆی. بەڵێ دکتۆر کرمانج گوندی زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە سپاس دەکەین.